یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی سلێمانی ماوەی 2 ڕۆژە فۆرمی وانەبێژی دەداتە دەرچوانی زانکۆکان تا وەک وانەبێژ لە قوتابخانەکاندا وانە بڵێنەوە. بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاریەکەش ڕای دەگەێنێت فۆرم دەدەنە هەموو دەرچوویەک تا بە شێوەیەکی دادپەروەرانە مافی وانەبێژیان بۆ بڕەخسێت. ئەو فۆرمی ئێمە ئەمڕۆ و دوێنەش دابەشمان کردووە 300 فۆرمان دابش کردووە بەیانی و ڕۆژ یەکشەمەش بەردەوامە بین. ئەگەر عەدەدەکە دیاری کراو بوو یان هەبوو ئەوەی ئێمە بەردەوامە بین، بەڵام ئەو قەڵباڵغی کێسایی بینن ئەو تێنەگەیشتنێک هەیە ئەویش ئەوەیە ئەوەی کە ڕووی کردوێت ئێرە زۆربەی زۆری سنوودی پەروەردەی ڕۆژهەڵات نییە. فۆرمیش لەوانەیە وەرگێ بانی مافی فەوتێ لەبەرەوەی یەکێ لە مەرجەکان یەکێ لەو بەڵگەنامەی داواکەین تێیت سەکەنە شوێنی نیشتەجێبوونە کە شوێنی نیشتەجێبوونی ئەو کە پەروەردەی ڕۆژهەڵات نەبوو فۆرمەکەی پشتگوێ ئەخرێ. بۆیە ئەوانە پێویستەکە کە بچن لە پەروەردەی ڕۆژئاوا یان لە سنووری ئەو پەروەردانەی کە ئەیانەوێت لەوانە بڵێن فۆرم وەرگرن. بەڵام ڕێوشێنەکانی پێدانی فۆرمەکە وەک پێویست نییە. ئەمە حاڵی ئەو دەرچوانەیە کە 4 ساڵی زانکۆیان تەواو کردووە و تا ئێستاش دانە مەزراون. پاڵە پەستۆ و سەرەی دوور و درێژ دەرچووەکانی نیگەران کردووە و سەرڕای ئەوەی ئەم دەرچوانە 2 ڕۆژە سەردانی ئێرە دەکەن بەڵام هێشتا فۆرمەکەیان وەرنەگرتووە. ئەمە چەند ڕۆژێکە لە سعات 8:30 خوێندکاران یەنە ئێرە ئەم ئیزدیحامە دروستە بێ بۆ وەرگرتنی فۆرم. خوێندکارەکان ڕێژیان زۆرە هەمویان ئەمەلی ئەویان نییە وەرگیرێن، بەڵام هەروەکو هەوڵدانێکیان هەوڵی خوانێن و فۆرمەکە پڕاکەنەوە. نەخێر کات دیاری نەکرا هیچ سیستەمێک نییە بۆ ئەمە هەمووی بە هەڕەمەکیەت فۆرم وەرەگرێ. ساڵانی پێشوش هەر بەم شکڵە هەبووە، بەڵام زیاتر پێشووتر واسطەی خوارد، بەڵام ێستا لەبەر نزیکی هەڵبژاردنە ئەم ئومێدەی هەنێناوە بۆ گەنج. تەبان ئەم ئومێدە وەکو ساڵانی ڕابردوو کابراوتی فەشەلی هێناوە، چونکە دیارە لەوانەیە لەو 200 نەفەرە کە داوایەکە 150 هەر بەواصل لەو لاوە ئەڕوات و ئەمەشی بۆ بێدەنگکردن و تووڕێی ئەم گەنجەیە کە ئێستا هاتووە و تاعینیش نەبووە. دوای ماندووبوون و چاوەڕوانیەکی زۆر لە کۆتاییدا بەشێک لە دەرچووەکان فۆرمەکەیان وەرگرت. ئەو دەرچوانە دەڵێن ئەگەرچی فۆرمەکەیان وەرگرتووە بەڵام هیوایان بەوە نییە ببنە وانەبێژ. هاوکات فۆرمەکەش بەرواری دوێنەی لەسرە و تەنها کاغەزێکی مۆرکرا و ڕۆژێنەکانی پڕکردنەوە و شوێن و نرخی وانەوتنەوەکەی لەسەر دیاری نەکراوە و هاوکات کاتی گەڕانەوەی فۆرمەکەش نادیارە. لەو ساوەستاوین تاوەکو سعاتدا فۆرمەکە هاتووە ئێمە لە بەیانیەوە هاتووین ئینجا ئێستا ئەوە بۆ وەزعەیەن بێ خەڵک. وەڵا هیچ ئومێدێکم پێ نییە، هەر بۆ ئەوەیە بەڵام شتێکم کردووە دانەنیشتوم هەوڵێکم ماوە ئەگینا هیچ ئومێدێکم پێ نییە. من وەکو دەرچوێشی بەشی ئاداب ئینگلیزی پار تەخەڕوجم کردووە، ئێستاش لە بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵاتم بۆ وەرگرتنی فۆرم. خۆشبەختانە دوای چاوەڕوانیەکی زۆر دوای ئەوەی کە زۆر چاوەڕێم کرد فۆرمەکەم وەرگرت و ئینشاڵڵا وردە ورداچم پڕیانەکەمەوە و ئەو داواکاریانەی کە لێیان کردووم هەمووی لەگەڵ خۆمان هێنم. لە ساڵانی ڕابردوودا کرێی وانەبێژی لە نێوان 2500 بۆ 3500 دیناردا بۆ وتنەوەی وانەیەک دیاری کرابوو. هاوکات چەند مانگ جارێکیش وەزارەتی پەروەردە ئەو کرێی بە وانەبێژەکان دەدا. دابشکردنی فۆرمی وانەبێژی لەلایەن پەروەردەی سلێمانیەوە لە کاتێکدایە بە سەدان مامۆستا مۆڵەتی بێموچە یان مۆڵەتی دایکایەتیان وەرگرتووە، بەوەش قوتابخانەکان دووچاری کەمی مامۆستا دەبنەوە. سەرڕای ئەوەی کەرتی پەروەردە پێویستی بە وانەبێژ و مامۆسای زیاتر هەیە، بەڵام حکوومەت دامەزراندنی ڕاگرتووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.